سەرچنار ئەو شوێنە مێژووی و دڵڕفێنەی کە هاوڵاتیان بە بەردەوامی بۆ بەسەربردنی کاتێکی خۆش ڕوویان تێدەکرد بەڵام 10 ساڵ بەر لە ئێستا بەهۆی دروستبوونی چەندینی یانەی شەوانە جوانەکانی سەرچنار لە دڵی هاوڵاتیاندا خاپور کرا بەڵام بە بڕیارێکی سەرۆکی یەکێتی لە 23 ئەم مانگەدا تەواوی ئەو شوێنانە داخران و دووبارە بەرگە مێژوویە جوانەکەی سەرچنار بەبەر سلێمانیدا کرایەوە. ئێمە هاتوین دیمەنە جوانەکانی سەرچنارتان نیشان بدەین و ڕای هاوڵاتیان وەربگرین. پێشترمە خۆمە هاتم بە تەنیا بەڵام ئێستا ئایلە ژمێناوە هیچ کێشەیەکم نییە. هەستەکەین سەرچنار هەناسەیە ئیسا وەکو جاران نییە خنکابێ. پێشتر لە ڕوومان نەیە هاو لەگە ماڵم ناڵە نەدەتوانێت بە زگورتێتیش نەدەتوانی نەک بڵی لەگە ماڵم ناڵ. باز ئێستا زۆر دڵخۆشی. ئەگەر خەڵکانێک بەهات پایە بۆ سلێمانی لە دەرەوەی سلێمانیشەوە پرسیاریان لێ کرد کە گەڕایەوە ئەیان و چوویت بۆ سەرچنار ئەگەر بی و تایان نەچووم ئەیان و کەواتە نەچووی بۆ شاری سلێمانی. بزانم ئایا سەرچنار گەڕاوەتەوە هەز ئەەکەی گەڕابێتەوە بۆ دۆخی 10 ساڵ پێش ئێستای؟ پێشەکی بە خێر بێن دەستان خۆش بێ. بەڵێ ئێستا سەرچنار لە چاو ساڵانی پێشوە هەتا لە چاو هەفتەی پێش و پێش بڕیارەی کاک باڤێڵ زۆری فەرق کردووە. خەڵکانێکی زۆر ڕویان تێ کردووە پێشتر وان نەبوو. پێشترمە خۆمە هاتم بە تەنیا بەڵام ئێستا ئایلە ژمێناوە هیچ کێشەیەکم نییە و شوێنەکە زۆر ئاوادامەوە دەستی خۆش بێت. هەستەکەین سەرچنار هەناسەیە ئیسا وەکو جاران نییە خنکابێ. جاران خنکا بوو کەس هیچ خێزانێک نهاتەیە ئێستا هەموو خێزانی حەزەکە من شخصی خۆم لە ماوەی ئەم ڕۆژە 2 ڕۆژە لەسەرێک 3 ڕۆژە لەسەر مناڵەکان هێنم بۆ ئێرە کوڕەزاکانم و خۆمانیان بۆ ئێرە لەبەرەوەی ئێستا خۆشە سەرچنار وەکو جاران نییە. سەرچنارەکەی جاران ئەگرێتەوە بۆ دۆخی 10 ساڵ لەمەوە پێش 15 ساڵ لەمەوە پێش من خۆم ئەهاتم بۆ ئێرە زۆر خۆش بزن هیوادارم ئێستا وەکو جاران و خۆشتریش بێ. لەگەڵ ماڵم ناڵا پێمان خۆش بۆ هاتین بۆ ئێرە یادەوەری خۆشمانی تیا بوو چەند ساڵ بوو نەمانەتوانی ئەو تقریباً 20 ساڵێکە من نەتوانیەوە پێمە ئێرە لەبەر ئەو وەزعی پێشووتر لەخوا بەزابێ ساهەمووی خەڵکێکی ڕێک بێکاتوەوە میبێ خۆشە یا ئێماوسا پێشتر لە ڕوومان نەیە هاو لەگە ماڵم ناڵە نەدەتوانێت بە زگورتێتیش نەدەتوانی نەک بڵی لەگە ماڵم ناڵ. باز ئێستا زۆر دڵخۆشی. من خۆم لەم ناوەیە خۆم پێشتر لێرە هەم ئیشم کردووە هەم لێرە ژیانمە بردووە سەر مناڵی ئەم شارەی. ئەبینم بە جەماعی دانیشتوون کۆبوونەوەیەکی جوان با بزانم تا چەند دڵخۆشی بەوەی کە سەرچنار بۆ دۆخی 10 ساڵ پێش ئێستای دەگەڕێتەوە بەو سیما جوانەی پێش 10 ساڵ پێش ئێستا. سەرەتا زۆر بەخێر بێن ئێوەش وێزگە نووس بەخێر بێن بەسەر چاو دیارە ئێمە بۆ چەند ساڵێک پێ ئەچێت ئەم خۆشیە مەحرەم کرابوو لە شاری سلێمانی لە دانیشتوانی شارەکەمان بەداخەوە بە کۆکاری کۆمەڵێک خەڵک بەهاتبوون بە ناوی تیجارەتکردن بە ڕەوشت ناشرینکردنی کۆمەلگاکەمان کۆمەڵک لەو مەسایلانیان هێنا بۆ ناو شاری سلێمانی ئەگەرچی ئەمانە ناگونجێ لەگەڵ بارودۆخی شارەکەمان یاخود لەگەڵ کەلتوری کۆمەڵایەتی خەڵکی سلێمانی و کوردستان بەگشتی و بە سلێمانی بە تایبەتی بەداخەوە ئەمانیان هێنابوو ئەگەرچی ئێمە هەمیشە وتومانە ئەگەر خەڵکانێک بەهات پایە بۆ سلێمانی لە دەرەوەی سلێمانیشەوە پرسیاریان لێ کرد کە گەڕایەوە ئەیان و چوویت بۆ سەرچنار ئەگەر بی و تایان نەچووم ئەیان و کەواتە نەچووی بۆ شاری سلێمانی. سەرچنار ئەمەنە سیمایەکی جوانی هەبوو لەم شارە و شوێنی دانیشتنی خەڵکانی بە شەرەفی ئەم شارە بوو. لە ڕاستیان من بۆ چەند ساڵێکی زۆرە بێت نەهاتومەتە سەرچنار لەو سەردەمانە ئاهاتین کە سەرچنار وەگەێستەوا بوو نەک وەگە و کاتەی پێشوو. لە ئێستایە بە هاتنم بۆ ئەمڕۆکە لەگەڵم برادرانم برا خۆشەویست خوشک و برا خۆشەویستانم هاتینێرە یادگارە کۆنەکانم بیرکەوتەوە کە بە سەردەمانی ساڵی نەوەتەکان ئاهاتین سەرچنار چی سیمایەکی جوانی هەبوو هەموو خێزانێکی کوردی بە دیار مۆنجەڵێک یاپراخ و خواردنێکی خۆیەوە دانیشت تا ئێوارەیەکی بن و شەرگارێکی بن.